بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر ئایندەی جەنگی ئۆکرانی دەکەین بە تایبەتی دوای ئەو ناکۆتی کە لە نێوان گروپی چەکدارانی ڤاگنەر و لەگەڵ سوپای رووسیا پەیدا بوو دواتر گەشتنە ڕێکەوتن و گروپی ڤاگنەر لەو دووشارەی کە کۆنتترۆلی کردبوو پاشەکشیان کرد و گەڕانەوە بۆ سنگەرەکانی وە سەرۆکەکەشیان ڕۆشتووە بۆ بیلاڕوسیا لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر ئەوە دەکەین ئایا ئەو ناکۆتیە حەقیقی بوو کە لەوێ ڕوویدا کاریگەریەکەی چییە وایە کێ براوەی ئەم ناکۆکیە بوو و کاریگەری چیشی دەبێت لەسەر جەنگی ئۆکرانیا و ئێستا بارودۆخی رووسیا لە ئۆکرانیا چۆنە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر لوقمان حەکیم پسپۆڕی زانستە سیاسی و نێودوڵەتیەکان لە ستۆدیۆ هەروەها لاولێرەوە ڕەمەزان کەریم سەرۆکی کۆمەڵی کوردانی وڵاتانی سۆڤێتی پێشوو لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونیە دوولاتان دەکەین کاکتۆر بەخێر بێن ئەگەر سەرەتا سەرنجی بەرز بزانمە سەر و ناکۆکی کە دروست بوو لە ڕۆژی شەممە لە نێوان گروپی چەکدارانی ڤاگنەر و سوپای رووسیا و دواتر بە نەماوەی ڕۆژێکە بە ئیتیفاقی کۆتاییات خوێندنەوەت بۆی چییە و حقیقەتیە بۆ ئەم ناکۆکیە؟ بێگومان ئەگەر بتوانین سوورەتێکی وازە بدەین لەسەر ئەم بابەتەوە بینەر بێگومان تا مەزرۆی ئەو حقیقەتانەیە کە چی ڕۆدا چی لە پشتێمەوەیە من پێم وایە دوو لە بەردەم دوو سیناریۆداین. سیناریۆی یەکەمیانەوەی کە هەمان حاڵەتی 2016 تورکیا دووبارە بووە لە رووسیا ئەوەی کە ئەردوغان ویستی نارەکانی کەشف بکاوە کۆنتترۆلی بکاوە فعلن توانی کۆمەڵێک جەنەرالات و کۆمەڵی عسکەر لەناو ئەوە یەکلا بکاتەوە هێزی تەواوی خۆی بەسەر جێشا بسەپێنێ و ئەوەی کە نیارەکەی بوو هەڵبێت و ئێستا لە ئەمریکا و جۆرێک لە جۆرەکان ئەو قەزەیە براوەی ئەوە ئۆردوگان بوو. بۆیە یەکێک لە سیناریۆکان ئەوەی هەمان حاڵەتی تورکیا بێ کە پۆتن بۆ خۆی عڕافی ئەمە بێ و خۆی ئەمەی کردبێ بۆەوەی کە لانی کەم ئەگە لە ناو جێشە هەندێک نەیار هەبێ ئەمە تەسەورەکە ئەوەیە و جۆرێک لە جۆرەکانیش ئەم هێزە ڤاگنەر بۆ خۆی خەریک بوو تەشەنە بکوە جۆرێک لەوە بکە ینی دوورکەوێتەوە لە ئەوامری پۆتن ئەمە سیناریۆی یەکەمیان ڕەنگە بەو حاڵەتە بچێت و بەشێکیش وا سیناریۆی دووەم ڕەنگە ئەمەیان ئەویش هەر بۆ خۆی بەشێک لە مزداقیت هەڵبگرێەوەی کە ئەمریکا وڵاتانی ئەوروپی جۆرێک لە جۆرەکان توانێتیان دزیان کردبێەوە جۆرێک لە ئەوەی کە ئەم هێزەیان بۆ ئاقارە بردێت چووکە بۆ خۆی دەبینیت قەزەی ئۆکرانیا بۆتە قەزەیەک خەمی ئەوروپایە و خەمی ئەمریکایە. بۆیە لە نێوان ئەم دوو سیناریۆیەدا ئەوەی کە ڕوویدا براوەی ئەم قەزەیە بەو ئاقارە بە بۆچوونی من جێیش جۆرێک لە توانایی خۆی سەپان بەسەر ئەمەدا و وەزیری دفاع براوەی ئەم قەزەیە بوو و پۆتینیش عڕابی ئەم قەزەیە بوو ئەگەر سیناریۆ یەکەم بێت بەوەی کە توانی جۆرێک لە هەژمونی ئەم هێزە ئەگەرچی خۆی دروستی کردووە خۆی توانی تەواوی ئەو هێزە لە ئەوانەی کە تەمەڕوت بوون لە رووسیا و ئەوانەی کە جۆرێک ئەوەی کە ناوی دەڵێن لە کوردواری خۆمانە چەقۆکێش و خەڵکانێکی مافیاوی و کۆمەڵێکی تەقاعدی سەربازی کە هەستە کراکەمانە یاخین لەم هێزا کۆکرانەوە و تەواوی ناوچەکە ئەوەی کە سفاتی ئەم هێزەی پێ مەقبوڵێ چوون ناوێەوە و رووسیاش توانی ئەم هێزە لە دەرەوەی سونوورەکانی خۆشی بەکاری بێنێ بۆ نمونە لە سووریا یعنی ئەو تاوانانە گەورە بەڵێ هێزی لە سووریا بەکارهێنراوە و لە لیبیا و لە وڵاتانی ئەفریقی لە یەک دوو شوێن کەواتە ئەمە بۆ خۆی قەزێکە قەزەیەکی مخابراتی سرفە پۆتن عڕابی ئەمەیە و ڕەنگە ئەم کەسە جۆرێک لە جۆرەکان ئیتر کە پۆتین هەستی کردبێ کە ئەمە خەتەرە ئەم سیناریۆیە دروستکراوێ بۆەوەی لاواز بکرێ و فعلەن نەتیجەکەی ئەوەیە کە ئەم هێزە ئێستا سەرکردەکەی چۆتە رووسای بێزاوە بۆ خۆی ئەمە پرسیارە بۆچی رووسیا بێزار لەبەرەوەی رووسای بێزار لەبەرەوەی سەرۆکەکەی لۆکیشینکۆ صرف موالیە بۆ پۆتن و کەسێکە ئێستا بەلای بەتایبەت دوای قەزەی ئۆکرانیا پشتگیری رووسایە
وەچۆتاوێت جۆرێک لە جۆرەکان بە متمانەی لۆکینشکۆ کە محاکەمە نەکرێەوە جۆرێک لە وەکو لوجوئی ئەگەر ناوی بنین پێدراوە لەوێ ماوەتەوە وا دوجار کەواتە ئەمە بۆ خۆی ئیتر لە شوێنی خۆیان ئەو هێزە کۆتایی پێ هات و گەڕایەوە ژێر دەسەڵاتی پۆتن باش بەس پێگەی پۆتین بەهێز دەکە ئەوەی کە ڕوویدا ئەگە سیناریۆیەک کۆنتڕۆڵی بکات بە هەردوو حاڵەتەکە هەردوو سیناریۆکە بێ ئەگەر دەستی غەربی تیاابێ ئەوەی کە ئێستا پۆتن قسەی لەسەرەکە و ئەگەر بۆ خۆشی سیناریۆکە خۆی بێ خۆی عڕابی بێ و خۆی ئەمە ئەمەلەیەکی مخابراتی بێ لە هەردوو حاڵەتەکە هەم جێیش متمانە پێبەخشرایەوە چکە ناکۆچێکی ئێجگار گەورە لە نێوان ئەم سەرکردەیە و لە نێوان وەزیر دیفاع و سەرۆکی ئەرکانە دروست بوو براوەکە بێگومان پۆتن براوەیە و وەزیری دیفاع براوەیە بەس ناکۆکی ئێستا لە بینی سەرۆکی گروپی واگنەر لەگەڵ وەزیری بەرگیت لەگەڵ سەرۆکەکانی سوپای رووسیا ینی خۆی لەوێ دەستی بازەکەن کە چەکیان بۆ نەڕۆشت لە ئۆکرانیا بەڵێ ینی خۆی ناکۆچەکە لە ئەساسی ئەو ململانیەوە دروست بوو کە جۆرێک لە پێدانی توانا و هەیبەت و بەم هێزەوەجێش وەکو بڵێن غیرەی ئەوەی دەکرد وەزیری دیفاع لە سەرویانەوە سەروی شێرکان هاو کات لەگەڵیا لەوێەوە ئەمە سەر چاوی گرت و ئەو توانایە کە خراپەوە بەردەم ئەم هێزە لە چی لە دەرەوەی رووسیا لە وڵاتانی ئەفریقیاوە لە ئاسیا و چی لە ناو خودی ئۆکرانیا لە سەتا دەی جێشی رووسی ینی ئەتوانم بڵێم زەرری کردبوو بەهۆی ئەم توانایەوە ئەو شارانەی کە سنووری رووسیا بوون جۆرێک لە جۆرەکانی ئەو تحکومی پێکرد بۆیە ئێستاکە ئەمە ئەگەر قسە لەسەر تەداعیاتی ئەمە بکەین لە پاشەکشی ئەم هێزەدا بۆ ناو رووسیا و ئەو بەتەما بگاتە مۆسکۆش زەرریکی لە مەواقعی سەربازی لە ئۆکرانیادا و ئۆکرانیا ڕەنگە ئەوە بتوانێت ئەو شوێنانە بە ئاسانی بگرێتەوە. سوپاس دەکەم دێمە قسمەت لێکەوتەی چی لەبێت لەسەر جەنگی ئۆکرانیاش کاک ڕەمەزان جەنابیشت بە خێربەی سوپاسی ئامادەبوون دەکەین سەبارەت بە گروپی چەکدارانی واگنەر لەمە دووە ئێستا بە پێ و ڕێکەوتنەی کە کراوە لە نێوان سەرۆکی گروپەکە و ڤلادیمیر پوتین دەبرە بەشێک لە وەزارەتی بەرگری یاخود هەر چارەنووسی خودی سەرۆکی واگنەریش کە ڕۆژە بۆ بیلاڕوسیا چارنووسەکەی چی بەسەر دێت لێخۆ ئەو لێخۆشبوونەی کە بۆی دەرکراویت سزا نادرێت لە مەودوای یاخود چارنووسێر کوشتنە. حقیقت هێوارتان باش ڕاستیەکە ئەو ڕووداوە ڕووداوێ وەکو حەولێکی ئینقلاب هاتە حەسەباندن لە ماوەی 24 ساعت خایان بە تێپەربوونێک کات بە دەربازبوونێ دامێوە نها حقیقت بەشی هەری زۆر چ لە ناوخۆیی چ لە دەرەوە وا وێنە دەکەن دەبێت ئیحتیمالێکی گەورە هەیە ئەمە وەکو سێناریۆ بە یعنی هەموو کەس وا وێنە دەکە بۆ ئەوەی کۆ پوتین بزان بە کێ دۆستە کێ دژمنە یعنی پیشا ئینقلابێکی دیکە گرت ji ber ku artêşê Rûsya bi temamî Ukrayna negirt Kîyev negirt serkeftû nebû di navxweyî welat da di navxweyî welat da çi li nav camawar da çi li nav artêşê Rûsya da li nav damûdezgehê dewlet da nerazîbûnekî cidî hebû Putin li ewa ditirsiya Putin li ewa ditirsiya ku rojekî teqînawayek çêber nedzanî hecmeke çend e hecmeke çend e بۆ وێ باس لە ئەوە دەکەن دەبێ هەگەرێک ئینتمالە ئەمە وەکو تەلەیەکی بە چۆن دەمە ماسیگر دچە ماسی دەگرە ئەم بێژن تشتێکی بچووک دکە وەکو کورمێکی دکە سەرەیە و دەرزی بۆ ماسی پێ بگرە وەکو توور یانجی چۆن ئەم بێژن ڕەوجیەک دچە بۆ ڕەودا گۆشتێکی داتینە بۆ گورگ بێ بکەوە ناو تەلەدا درێن ئەمە وەکو تەلەیەکی بێ ئەوە یەک دوو هەگەر ڕاست بە هەگەر ئەم سێناریۆ ئەمە سێناریۆژ نەبە ڕاست بە هەگەری سەرنەکەفتن بەردەوامبوونێوی بۆ سێ تشتە یەکەم خەڵق پشگیری نەکرد دەرنەکەتە سەر جادا یعنی پریگۆژین بەرپرسی فەرماندەی واگنێر داوا لە خەڵق کرد بێنە سەر جادا پشگیری بکەن بەڕاستی جەماوەر پشگیری نەکرد حتا لە ناو خودی ڕۆستۆڤ ئەو باژارێک و گرتبوو ڕۆستۆ ڤۆرۆنێژ بەر بە لیپێتسک چوو
حتی لناوان باجارا دا ام بیجن خلقه پشگری نکر اما یک ددو هگر ددو لناو ارتش روسیا دا لناو ارتش روسیا جنرالکان لیواکان جنرال روس یعنی گلک لارتشکه ام بیجن تابورن ارتش تیمن گوره در نکتن یارمتی واگنر نکرن یعنی هیچ حزبکی سیاسی جیگل خلق هیچ حزبکی سیاسی هیچ برپرسکی گوره لدعم دزگاه امنی ارتش پشگری نکرن نوای سیم 200 کیلومتر مابو بگیجه مسکو با بلن هگر دونه به ناو بجیوانی سروک بیلاروسیا پریگوژین رکفتن نکرا واگنر بر به مسکو بچیا برای من پیش کو بگیجه مسکو خوب به سیاره در و عسکری دچن پیش کو بگیشتا مسکو به تیاره و همو تفوتونه بکرانا یعنی گیشتاندن وان مسکو زحمت دبو اگر بشکی وانجی بگیشتانا مسکو دا بشک بگیشتانا مسکو خونک درجیا بلام هر سرکفتو ندبون استا به فکر من او هیزا وکو هیزا واگنر هیزه کی هری شرکر بو روسیا حمله در و ولات روجلات ناوراست شرد کر حمله نافخوایی من پیم وای او هیزا میلیشا امر خود کوتایی پیهات ایتر وک بر نامینه ام هیزا شرکی باش دکر یعنی ارتش روسیا وزارت باروانی روسیا اوانا بکار دهانین وکو بولدوزر خط برگری ام بیجن اوکراینا وک چون تو دیواره کی دروخینه امانا آلغا مثلا خط برگری اوکراینا آلغا ماین مینه داتینین ام بیجن سنگری هری پیش امانا دچون دهاتن کشتن دا او خط برگری پر بهز دروخاندن او کتا ارتش دچو ام هیزا تنه هیزه که روسی نینه لچل پینجی ولات دنیای گلین ملتین دن تیدانه خلقین لسجن نزیکی 50,000 سجن بربون عفو یکی گشتی درخستن بس لباجار باخمود لماوای چند مانگک 30,000 اندامین واگنر هاتن کشتن جیان خوش دستان بوه اف هیزه کی شرکر بو هیزه کی برخدار بو پر به هیز بو یارمتی ارتش روسیا دکر یعنی او خلقانه راستی بلیم باشه یعنی روسیا دولت روسیا هیزا واگنر وکو پلاس 3-4-5 سری دکر یعنی بوان مهم نیه 50,000 جی هگر او وکو گوشت به زمان روسی دبیجن پوشی چنمیاسا وکو گوشت که بو تو بکارتینه باشه که هیزا او شوایت حکمه نامینه پریگوژین جه استال بیلاروسیا انتمال که جناو ببه بلم راستیکه اوتوریته روسیا ایماج روسیا ناوبانگ روسیا سومای روسیا شکا چونکه ام هیزا چندین باجار به بشار گرد برخودانیا هیزی اسکری روسیا نهاته پیش و خلق روسیا در نکتنه سر جاده اگر اون بزنبن روزنامه‌نویسی که ترکیه آفرت هانده فراد با موبایل با آیفون اکی لگل اردوگان قصه کرد اردوگان با موبایل اکی و همو خلق ترکیه هات سر جاده ده همو بلم خلق روسیا نه هات سر جاده نه پشگیری پریگوژین کرد نه پشگیری پریگوژین کرد نجی پشگیری پوتین کرد باشه که رمضان اوا دو خط برگری یه روسیا خط برگری یه روسیا ام بیجن زور ضعیف بوه دتوانم اوا بلین فرمو بله سپاس دکم اگر با کورتی ولامی و پسرشم دیتو دیم و خدمته و تو دیسا گروپی واگنر وکو گروپی که پیشتر بپاره وکو مینیشا شلالی دکت بو روسیا لسوریا لمالي لكوماري افريقيا ناوراست لسودان لليبيا وانما ووتت اسب حواله كبو لكوتا ايمان غوا عراقي كش كجرابي لرزي سباي واغنر
هنا تا خەڵکی عێراقیش بە وڵاتانی تریش لەناو گروپەدا هەیە گروپی ڤاگنەر بە کورتی بێدێمەوە خزمەت. ڕاستە ئەوە من دۆنێژی باس کرد ئەم هێزە وەختی خۆ لە ساڵی 2018 مانگی دو وشتی هەموو بیرێ نفت غاز لە دەست کوردی ڕۆژاوا دەرخە بەلام ئامریکا کورد لیاندان لە ماوەی ڕۆژێکیدا نێزیک 300 کەسێ وان تەفوتر نەکردن. یعنی ئەو هێزا لەگەڵ هێزێکی سووری عێریشی کوردەکان کردن لە منتقەی حەشام لە وی ملێ چەپێ فراتێ. ئەو هێزا لە عێراقی بشاراوە هەیە ڕاستە ئەندامی وانژی هەنە بەلام لە سووریا لیبیا بەڕەسمی هەیە. ئەو هێزا ئیتر بەڵاو دەبە پێش مانگێکی وەزارەتی بەرەوانی رووسیا وتی پێویستە لەگەڵ مە گرێبەستێکی ئیمزە بکی بکەوی ژێر دەسەڵاتی مە. بەلام پریگۆژین سەرۆکی ڤاگنێر لەگەڵ وەزیری بەرەوانی شۆیگو لەگەڵ بەرپرس لەگەڵ جگری وی بەرپرسێ بریارگەی ناوەندی گێراسیمۆف کێشەیەکی جدی هەبوو. ئەمە تقریبا 20 ڕۆژ مانگەکە ئەوانە لە دوایی شەڕی باخموت لە جەپێ شەڕەکە دوور کردبوون. یعنی ئەمە 20 ڕۆژ بوو ئەوانە لە جەپێ شەڕ دوور خراببوون بەشێکی وان تێنە سەر ئارتێشدا بەلام بەشێک ژی بەڵاوە دەبن. بەلام بەڕای من رووسیا ئارتێشی رووسیا زەرار دکە ئەو خەڵقی کوژناو دابن ئینتمال هەیە بە گرێبەستێکی نو نەوەکو ڤاگنێر وەکو شەخص بە گرێگەستێکی نو بن ناوێکی دیکە بە شێوەیەکی دیکە وەرنە ڕێکخراوکردندا بەلام پێشتر وەکو هێزێکی چۆن حیشتی شعبی هەیە وەکو هێزێکی سەربخوا بوو. ئەوە ئێستا وەکو هێزی سەربخوا نامینە هەموو دچە سەر وەزارەتی بەرگری بەلام کەک حاکم من حەز دەکەم بۆ میێوانی بەڕێزی سلاوی من هەیە ئێمە وەکو کورجی دەبێت دەرس لە ئەمە دەرخن. هێزên سەرب وەزارەتی بەرەوانی هێزên گرێدای شەخص لەسەر ئەمن و ئاسایشی وڵات وا ڕۆژێک دەبە خەتەردا. ئەمە سێناریۆ بە یان سێناریۆ نەبە لە هەریما کوردستانجی ئەم هێزانە دەبێ بشنە سەر وەزارەتی پێشمەرگە سبێ شەخصێک دەکارە بەکاربینە کوردستان تووشی خەڵتاندنی خون بکە. سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاک ڕەمەزان دوای لەسەرەوەش قسە دەکەین هێزی شەخص و دەرەوەی دامەزراوە خەتەر لەسەر هەموو وڵاتێک کاک دکتۆر سەبارەت بە لێکەوتەی لەسەر جەنگی ئۆکرانیا دەبێت پاشەکشەی رووسیا خوددا رووسیا خۆشی ئێستا ساڵێک و 4 مانگە جەنگەکە بەرپا بووە سەرتاوە پێشبینەکرد لە ماوەیەکی کەمدا ئۆکرانیا داگیر بکرێت بەس ئێستا بۆ ینی ناتوانێت پەیوەندی بەوەی وڵاتانی هەوجیان لەلایەک و رووسیا بەتەنیا خۆی لەلایەک بێگومان تۆ ژمارەی 50,000 چەکدار کە هەموو ئیمکانیەتێکی سەربازی و چەکداری خراپبووە ژێردەستیان و هێزێکی ینی چۆنەڵێ یاخی بوویەکی لە هەموو ڕۆیەکە گویان نەئەدا بە شەڕ گروپێکی مافیایی تاوانکار بە هەموو ئەکسەرێتیوانە بوون کە لە سژنەکان بەردرا بوون. ینی چۆن لەو پرۆسەیە بۆ عێراق لە سەردەمی داعشدا بەشێک لەوەی کە لە سژنەکان وەکو سیناریۆ مالکی ئافۆیەکیدا کۆمەڵی سژن بەربوون بە هەمان حاڵە دواتر ئەوەی داعش ڕوویدا لە 8 شوبات 2014 ینی خەریکە هەمان سیناریۆ ئەوەش ئەو بکرێتەوە ئەو هەموو چەکدارە ئەو هەموو سژنانە ئەو هەموو مافیایە ئەو هەموو کەسانەی کە یاخی بوون لە دەسەڵات لەم گروپا کۆکرابوونەوە پوتن زۆر عڕابی ئەمە بوو بە خۆی دروستی کردبووە خۆی هەوڕیەدا و لە ئەفریقیا وەک میوانەکەمان ئەماژەیداوە لە ئاسیاوە لەو شوێنانە ئەم گروپە زۆر خزمەتی سیاسی تەوان بێگومان باڵێ بەزەبت بۆیە ئەمە ئێستا بە کۆتای هاتنی ئەمە ڕەنگە ئەو پرۆسەیە رووسیا دەستی واڵا نەبێ بەو شێوازە بەدیرێکی تەرچی دروستەکە زەمەنی ئەوێت کەواتە ئەمە بۆ خۆی حتمما پرسیارەکەی تۆ قەزەکە لەسەر ئۆکرانیا بێگومان تاثیر دەکات لە دۆخی ئۆکرانیا و بێگومان ئەو نائارامیەوە ناو ئەستقراریە کە لە ناو رووسیا ڕوو بدات دووبەرەی شەڕا ئۆکرانیا هەموو یەکێتی ئەوروپاوە ئەمریکا دامی دەکات و دەیان گروپ دروست کراوە لە مقابلی ئەوەدا بێگومان رووسیا ئەمە تاسیری لێ دەکاوە ئەو شەڕە جۆرێک لە جۆرەکان ئەبێتە مایی شکستی رووسیا لە ئۆکرانیاوە پاشەکشەیەوە من تەسەوڕەکەم ئەو شوێنانی کە ئەم هێزانی تیابوون بە ئاسانی جارێکی نەتوان لێ ببرێتەوەی و بەدیلەکان ئەوەی کە جێیشە بڕاتەوەی ڕەنگە قورس بێت
حتمما تاثیر لە کاریگەری دۆخی سەربازی دەکات لەوێ. بەس پێ کاکتۆر ئەوەی کە نتوانراوە رووسیا پێشڕەوی بکە ئێستا ساڵێکە باز کەندێک ئاماری نافەرمی نزیکەی لە 1970 بۆ 20 خاکی ئۆکرانیا لەژێر کۆنتڕۆڵی رووسیادا بێت بە دوو هەرێمە جودا خوازەکەش پەیوەندی بەو هاوکاری ئەمریکا و وڵاتانی ناتۆ ئەوروپاوەیە کە بۆ ئۆکرانیەکە ناتوانێت رووسیا پێشڕەوی بکات. ئازیزەکە من پێم وایە ئەمریکا کردی هەمان سیناریۆی شەڕی جیهانی یەکەم و دووەم بە تایبەت دووهەم دووبارە بووە. هەر لە دوای ساڵی 35 ئەمریکا یاسایەکی دەرکرد ئەوەی کە پێی دەڵێن عدەم الحیاد، واتە من ئیتر کارم بە ئەوروپا نییە و جۆرێک لە جۆرەکان هەموو پرۆسەکانی خۆی بۆ لە ئەوروپا ڕاگرت. و ئەمە شوای کرد دەستی هتلەر وڵاتر بێ لە 33 تا 39 لە ماوەی 6 ساڵدا هێزێکی سەربازی بێشومار دروست بکە. کارگەیشتەوەی کە ئەوەی ڕوویدا لە شەڕی جیهانی دووەمدا. نەتیجەکە براوەی شەڕی جیهانی دووەم وێرانبوونی ئەوروپای لێکەوتەوە و نەیارەکانی ئەمریکا یابان کۆتایی پێهات. هەمان دۆخ لە ئێستادا لە سیاسەی دەولیدا ئێمە ئێستاکە ئەمریکا ئەگە بتوانین وەسفێکی بکەین لە نەتیجەی ئەو استنزافە عسکەریە مادی کە لە شەڕی عێراقدا کە ئەمریکا داخلی بۆ لە 2023ەوە و شەڕی ئەفغانستان نمونەیەکی بەرچاوە دوای 20 ساڵ دەکشێتەوە دوای ئەو هەموو قوربانیە دوای ئەو هەموو استنزافە مادی عسکەریە کەواتە ئەمریکا جۆرێک لە جۆرەکان تەسلیمی واقعی ئەوە بووە کە ململانەیەکەیە لە سیاسەی دەولیدا و بنیانی نێودەوڵەتیدا کە رووسیا هاتوۆتەوە مەدان و سین لە ڕووی اقتصادەوە هاتوۆتە مەدان. بۆیە ئەوەی کە ویستی بێتە دی فعلن پۆتن زۆر بە گەمژەیەوە کەوتە ناو داواکەی ئەمریکاوە کە داخلی شەڕی ئۆکرانیا بوو. ئێستا هەموو تەوەقعاتەکانی ئەمریکا رووسیا ئەوە بوو کە لە ماوەی 3 ڕۆژدا قەزای ئۆکرانیا کرای بکاتەوە. ئێمە ئێستا لە ساڵی دووهەمی داین و ئەو مانگی 2 ساڵی ڕابردوو وانە باشە ئەو استنزافە مادی عسکەری کە ئێستا رووسیا لە ئۆکرانیاکرا ڕەنگە لە ژماردن نێت ڕەنگە لە تەقدیر نێت. باشە ئەمە لە نەتیجە دواتر چی لێ دێت واتە ئەو هەیمنەی کە ئەمریکا لی دەسا لە بنیانی نێودەوڵەتیدا ئەوە جارەیەکیشانی توش کردووە بە شەڕی ئۆکرانیەوە کە رووسایە. دوور نییە لە ئایندەی شەڕی ئۆکرانیا دواتر سینیش جۆرێک لە جۆرەکان لە قەزەی ئاوەکانی محیتە و لە قەزەی تایواندا جۆرێک لە جۆرەکان و ئەو ململانەیە کە لەوێ هەیە لەسەر نفوزی سین بۆ ئەو شوێنانە جارێکی تر رووسیا سین ئەمە بێتە عبرەتێک کە نەتوانی ئەوە بکە. نەتیجەی ئەوەش وەبزانم هەر لە بەرنامەیەکە لەگەڵ بەڕێستا باسی ئەومان کردەوە ئەو سەفقاتەی کە فەڕەنسا لەگەڵ ئوسترالیا کردی بە فرۆشتنی نۆ غەواسەی جەنگی بە ئوسترالیا بە دەستپێشخەری بریتانیا ئوسترالیا پەشیمان کراوە نۆ غەواسی ئەمریکی نەوەوی درا بە ئوسترالیا. پرسیارەکەەوەیە نۆ غەواسی نەوەوی لە پاڵی سیندا ئەمە نامەیەکی وازەها دەست بەرداربوونی ئەمریکا لە ئەفغانستان وەکشانەوەی دوای 20 ساڵ پرسیارەکەوەیە بۆچی ئەو هەموو چەک و تەقەمەنەی بەجێهێڵا. بۆی ئەمانە هەمووی لە ئایندەدا جارێکی تر بارودۆخی سیاسی دەولی ڕەنگە ئەمریکا چاوەڕوانی ئەوە بێ فرسەتێک تورکەم بۆ تۆ سەرەسەر خۆڵاتی ناوەڕاستە وڵاتانی دیکە لە دوای جەنگی ئۆکرانیا. یعنی من تەسەوڕەکەم زۆر قەزیە چاوەڕوانی یەکلاکردنەوەی قەزەی ئۆکرانیا بێ. ئەمە بۆ خۆی جارەیەکێک بوو لە زەڕبەکان کە رووسیا لانیکەم ئەگەر قەزەکە مدەبرەکەی پۆتینیش بێ بەڵام ئەوە دەلیلیەوە کە ناوخۆی رووسیا شەڵەژانێکی دروست بووە و جۆرێک لە پاشەکشێ دروست دەبێەوە لە جۆرێک ئەو ئارودۆخی هەیمنەی نامێنێ بەسەر ناوخۆی خۆیدا. یعنی تۆ تەسەوڕکەوە هێزە چەند شارێک بگرێ بگاتەوەی 200 کیلۆمەتری بێنێ بۆ مۆسکۆ بۆ خۆی ئەمە جێی پرسیارە ڕاست ئەوەی کە لە تووشیان ڕوویدا خەڵک هاتە سەرجادە رووسەکان نهاتنە سەرجادە بەڵام بۆ خۆی ئەمە جێی پرسیارە کە ئەی بۆچی خەڵک بەرەنگاری نەبووەوە نەبوو پۆتین نەبوو ئەو هێزش هیچ استجابەیەک نەبوو. کەواتە بارودۆخی ناو رووسیا چاوەڕوانی گۆڕانکاریەکە هێشتانە ئەوە نەڕەخساوە کە کەسێکی سیاسی لە ناو خودی پەرلەمانەوە یا لە ناو خودی حزبە سیاسیەکانەوە بێتە ئاراوە بۆیە خەڵک نەچووە ئەو پیری ئەو بانگوازەوە. سوپاس دەکەم کاک ڕەمەزان سەبارەت بە ئێستا بارودۆخی رووسیا لە ئۆکرانیا و ناوچانەی کە کۆنتڕۆڵی کردبوون پێش ئێستا لە سیداونەتەوە
و سەبارەت بەوە شۆکاری ئەوەی کە پێشتر سەرۆکی ڤاگنەر دەیوت سەرۆکێکی نوێ هەڵدەبژێرین دوایی کە پاشەکشەی کرد پەیوەندی بە هەڕەشەکانی پۆتینەوە بوو پەیوەندی بە چیەوە بوو؟ بەێ دیسا پرسیارەکە دوبارە بکەن بەڵێ بەڵێ وتم سەبارەت بە ئەو ناوچانەی کە رووسیا کۆنتترۆلی کردبوو لە ئۆکرانیا ئۆکاری چێکە بەرەو پێشچوون نییە و سەبارەت بەوەش کە پێشتر سەرۆکی ڤاگنەر هەڕەشەی زۆری دەکرد پەشیمان بوونەوەی وەرەکەوت ڕازیبوونی بە نێوەندگیری سەرۆکی بێلاڕووسیا نهێنیەکەی چی بوو پەیوەندی بە و هەڕەشانەوە بوو کە پوتین ئەنجامی داوە ترس بوو لە چارەنووسی خۆی؟ حقیقت دو بژاردە لە پێشوی هەبوو بژاردەیەک ئەوە بوو شەڕێکی بکە خونێک بڕژە یان وارە کوشتندا ینی بکوژرێ یان ینیژی بەدیل بگرن هێزەکەژی ژناو بچن ینی حتا چەکی نوایی کیمیایی ینی حتا بکارهێنانە چەکی کیمیایی پوتین ئامادە بوو یعنی پوتین ڕێگە نەدا بێ مۆسکۆ یعنی تاریخی 1812 ناپۆلیۆن فرانسا کەتە مۆسکۆ ڕووسەکان مۆسکۆ سووتاند ناپۆلیۆن مەجبور بوو بە ئیمپاراتۆری فرانسا بجیبێ لە 1941 ئالمانەکان نێزیکی مۆسکۆ بوون 15 کیلومتر مابوو بکەوە مۆسکۆ ڕێگە نەدان یعنی خەتی بەرگری مۆسکۆ بەهێزە بۆ وێ زۆر زەحمەت بوو بکەوە ناو مۆسکۆ پێشکو بکەوە وێ تەفوتنەکرانە پریگۆژین لەوی تێگەیشت ڤاگنێر باشترە ئێستا ڕێکهەفتن بکەن نە هێزەکە تەفوتنە بە نە پریگۆژین وارە کوشتندا و بە ئەو شێوەیی بسلامەتی بچێ ئەمە یەک ددۆ سین بۆ وڵاتی سین زۆر مهم بوو پوتین لەسەر دەسەڵات بمینە ئیستیقرارژی هەبە بۆ وڵاتین ئاوروپا ئەمریکا مهم بوو شەڕەکە بەردەوام بە شەڕی ناوخۆیی بۆ ئوکراینە پێشراوی بکە بەڵام ئەگەر تۆ لە ئەمریکا وڵاتی ئاوروپا بپرسی پوتین لە جیگای خۆ بمینە یان ئینقلابێک بکرێ لابن پریگۆژین بێ سەر حکم لە ناوبینی پوتین پریگۆژین هەر کەسێکی دن ئەمریکا پوتین هەڵدەبژێرە چمکی رووسیا خاوەن چەکی ئاتۆمی کیمیاییە سبێ بکەوە دەستی پریگۆژین کەس گارانتی ئەوە نادە بەلکو ئەوە بکاربینە ئەمە بەشێ دن حقیقت دخوازم لەسەر ئەوە ڕاوەستم ینی بە شەڕی ئوکراینادا پێش شەڕی ئوکراینە پێش قەرم 2014 خەریتەی رووسیا جۆگرافی دە هەموو دنیایدا قبولکراو بوو لە کۆنفەرانسێن یالتا پۆتزدام لە ئەو کۆنفەرانسێ تایران لە سێ کۆنفەرانسێن مەزن ناوبینی روزڤلت چێرچل ستالین دوایی ئەوەی کو هاتە جێ روزڤلت ترومن بوو یعنی لە ناوبینی واندا ئەو گرێبەستی کو کردن خەریتەی دنیای هاتە دابەشکردندا خەریتەی جۆگرافی رووسیا قبولکراو بوو ڕەسمی بوو بەڵام دواییش قەرم هاتە سەر رووسیا دوایی کو رووسیا دۆنیسک لوگانسک ئەو منتقانە هینا سەر وڵاتی خۆدا ئێستا خەریتەی جۆگرافی رووسیا شعریەتی خۆنی ناودەولەتیش دەستە واتە پوتین خەریتەی جۆگرافی لەسەر گۆی زەوی رووسیا کریە ژێر پرسیاردا ئەمە یەک ددۆ پێشتر ئیقتیسادی رووسیا لەگەل یە وڵاتی دنیای تێکەل بوو پشتی کو سۆڤێت هەڵوەشیا رووسیا لەگەل وڵاتی دنیای بەشێک بوو لە وزە بەشێک بوو لە ئیقتیسادی دنیای ئێستا رووسیا گۆشەگیر بیە سسێ سیستەمی خۆنی بەرگری مەسەلە وەزارەتی باراوانی یەک ئارتێش هەبوو خەڵقەکە باوەڕ دەکرد نونەرەتی وڵاتی خۆ دەکرد بەڵام دوای ئەو ڕووداوێ دۆنێ ئێستا پرسیار لەسەر ئارتێشی رووسیا سیستەمی بەرگری رووسیا چێ بیە بۆ ئەم دوسێ شارە ئاخر باژاری ڕۆستۆ ڤۆرۆنێش هەر باژارێکی میلیۆنێک و نیف 2 میلیۆن ئینسان دژی هەگەر نەچیا بۆ مۆسکۆڤژی بۆ نمونە پریگۆژین بۆ مۆسکۆڤ نەڕۆشتە هەر ئەو منتەقەی کو گرتە بوو هەگەر خۆسەری ئیلان بکرا ئۆتۆنۆمی ئیلان بکرا رووسیا زەحمەت بوو زوو بگرتە هەگەر رووسیا شەڕ ئیلان بکرا ئەوانە ناوە شاردا بوون بە 10,000 و هەماڵەتی رووسیا ژیانی خۆش دەستەدا
بۆ وێ ئێستا لەسەر ئەواژی چێ بێ حقیقت پوتین وەکو سەرۆکی رووسیا بە ئەو سیاسەتی کو بڕێوە دچێت زۆر لە خەڵقên چاودێری سیاسی تعلیلی کو دکن زەرارێکی گەورەدا رووسیا مەسەلە سین جیاواز لە رووسیا هەیە زمانی کەون مەسەلە بە ڕێگەی هەرموش ئەم ببێژن بە ڕێگەی ئەو مادەی کو پێخ جلوبەرگ دروستی دکن 100 ساڵ بە کەس نەگوت هەر ئەو کەتا سین بە ڕێگەی تجاری وڵاتی دنیای داگر دکرد ئێستا سین بە ڕێگەی تجاری بە ڕێگەی شمک و ئەو تشتانە یعنی ئەم بێژن بە زمانی کوردی هەگەر زاراوای کورمانجی بێژن ئەم بێژن بە ڕێگەی مادەین تەکنیکی کۆمپیوتەر هەموو لە یابان کۆپی دکە یعنی سین بازاری دنیای داگر کردیە سین بە ڕێگەی تجاری اقتصاد وڵاتên دنیای داگر دکە و پێ دەوڵەمەند دەبە بەهێز دەبە بەڵام پوتین بە ڕێگەی ئارتێش بە ڕێگەی چەک بە لولەی تڤنگ بەشێک لە ئوکراینە داگر کردە باجێ گەورە دەدە یعنی ئەو جێ پوتین داگر کردە تێدا سەرکەفتوو نابێت چونکی 40 وڵاتی دنیای پشتگیری ئوکراینە دکن و ئوکراینە وێ شەڕێکی مەزن بکەوەی بەردەوام ئێستا پشتی چەند ڕۆژ لە لیتۆڤیا کۆمبوونەوەیەکی گەورە یێ ناتۆ هەیە لە لیتۆڤیا کۆمبوونەوەیەکی گەورە یێ ناتۆ هەیە بۆ وێ لە ئەو کۆمبوونەوە بریارên جددی وێ بدن لەسەر مەسەلەی ئەو وڵاتانە هەب لە ناتۆ بن وەکو سوید و هەرواژی ئوکرایناژی یعنی بەڕای من ئەv ڕووداوی کو دروست بوون وڵاتên ئاڤروپا bi serokatiya ئامریکا زێدەتر هان dide زێدەتر ئەونا گرج و گۆڵ dike بۆ زێدەتر پشتگیری ئوکراینە bikin ئەوەی ku ئوکراینە jî bînî wê zêdetir pêşrawiyekî cidî bikin ji ber ku xelq dernekete ser cada piştgiriyê Pûtîn nekir û berxwedaniyekî hêzê artêşê nebû ewa li derva da Pûtîn bi zayîfî pîşan dide min hez dikim ewa dîsa ji bilêm yani pêştir Rûsya beşek bû li wizey cihan beşek bû li îxtîsadê cihan sîstemê xwe bergirî li gel welatê dinyayê corek emahengî hebû çon em bêjin Kurd heta pêş du mangek beşek bû li wizey cihan êşta Kurdistana Başûr Kurdistana Iraqê li ser wizey cihan texrîbin siran nift kete destê Bexdada bêjin pêş mangek mang û nîvek du mang pêş du sê mang pêş ew biryarê dadgehê Parîs welatên dinyayê di astê serokkomar serokwazîr wazîrê karê derva dihatin hewlêr mangekî da pêşwazî li de pênc bo dev wavdên navdewletî dikir êsta wavdana nayên bo Kurdistan ji ber Kurdistan li ser wîzey cîhanî nema em wekû berawîrd jî ئەوەی ڤاگنێر ئەوەی ئەم بێژن رووسیا ئەم ڕووداوی یەک دە ڕۆژێ ئەو ڕووداوی چێبوون رووسیا بە جدی زعیف کرد بەڕاستی ینی بە جدی زعیف کرد متمانەی خەڵقژی بە دەولەتی رووسیا بە ئەوە زعیف بوو یعنی ئەمە جودا لە تورکیا ئەم بێژن ئێردۆگان بەهێز بوو ئێردۆگان دەتوانی جماعەتی فەتوڵە گولێن ژناو ببە خەڵقەکە çemberek dorûberî girtin Erdogan Somay beşek li nav artêşê de şikand belem ewayê Rûsya min pêm wan niye zor bihêz bû mesela nimûne pê we bilêm ew 30,000 kes tenê li Baxmût bûn mesela heya êsta bas li ewa dikin nêzîkî 100,000 5-6-7,000 bo 100,000 kes jiyana xwe ji dest e xelkê Rûsya پرسیار dike dibe erê baş e yê me ew minalê xwe bo bişehî didin Rûsya wekû coğrafî li astê cîhan da texrîbin yekem e coğrafiyekî xwe gewre he belem nifûsa xwe 140 mîlyon e nifûsa Rûsya demografîk zor kêm e wekû Sîn û Hindistan wekû Amerîka nîne ew xelkekî zor şehîd dikeve li ser coğrafiyê Rûsya tesîr dike meselê didiya mesela Kurdanê me min mesela xwe Kurdanê Kazakistanım hetanî Kurdanê me pêştir beşek li xelkê welatanê Sovyet Tacikistan Uzbekistan
حەز دەکردن بچن رووسیا بەڵام ئێستا خەڵکن وڵاتانی سۆڤێتە پێشووتر نەخوازن بچن رووسیا بژین ئەمە یەک دو پشتی کو ئەم شەڕە دەست پێ بیە لە 5 بۆ 7 میلیۆن هەموڵاتی رووسیا بجی هیشتنە و ڕۆشتنە یعنی دە وەکو سامانێ مرۆڤ سامانێ معناوی مرۆڤ وەکو ئینسان جیگە لە کەسێک و ژیانە خۆش دەست دەدن بریندار دەبن رووسیا زەرارێکی لە 7 بۆ 10 میلیۆن ئینسان زەرار کرد. بەڵێ کاک ڕەمەزان سوپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە ئەوەی کاک ڕەمەزان باسی کرد ئێستا رووسیا لە ڕووی وزەوە پاشەکشەی کرد کە پێشتر نەوتەکەی بڵێن لە بازاری جیهانی بڵێن یاریکەرێکی سەرەکی بوو لە ڕووی ئاسکەریشەوە ئێستا وەکو هەژمون بۆی سەرقاڵبوونەوەی شەر پاشەکشەی کردووە هەژمونی رووسیا یعنی ئەگەر تەماشا بکەی ئەو پرۆسانەی کە ڕوو دەدەنەوە سەربازیانەوە بەکارهێنانی ئەو چەکانەی ناوبەناو کۆمەڵێت چەکی نەوعی بەکارهێنێت تەنیا بۆ ئیدامەدانی ئەوەیە کە منوەکو هێزێک ماومەتەوە ئەگەر نا لە ڕووی سەربازیەوە وەکو ئاماژەم پێکرد ینی ئەو هەموو تەوەقعەکانی پوتین لە 3 ڕۆژدا ئوکرانیا کۆتایی پێوێت وا دەرنەچوو ئەو هێزایی ئەو چەک و تەقەمەنیانەی ڕاستە هەندێک لە ڕووی ماڵوێرانکەرەوە کوشتارگەرێکی گەورەی ناوەتەوە بەڵام دوجار ئەمریکاش دەبینین لە بەرامبەر ئەوەدا هەندێک چەک و تەقەمەنینەوەی دەداتە بەهێزی ئۆکرانیا و جۆرێک لە جۆرەکان ئەتوانم بڵێم هەردوو هێزەکە تاقیکردنەوەی هێز چەکەکانیانە بەڵام کێ براوە دەبێت ئەمریکا براوە دەبێت لەبەرەوەی ئەمریکا بخۆی دانیشتۆ و چەک و تەقەمەنیانەی پێتاقی دەکاتەوە لەسەر حسابی توانا و مەقدرەتی رووسایە و پاشەکشەی رووسایە بۆیە ینی هەموو پێشهاتەکان هەموو پێشبینیەکان بەرەوە دەچن کە براوەی شەڕ رووسیا نابێت لەم جەنگەدا مەگەر ئەوەی کە حەماقەت بک بەکارهێنانی هێزی چەکینەوەوی ئەوەش دیارە وازەحە لامان ئەو کەسێک کە چەکینەوەی بەکاربێنێ بەرامبەرەکەی ئەو حساباتانە لە چەکینەوەیدا وازەحە کە ئەوە انتحارە بۆ کەسی یەکەمی دەست پێشخەر کەواتە لە مجملدا ئەمە لە هەژمونی رووسیا پاشەکشەیە لە هەزمونی سەربازی پاشەکشەیە لە ناو خودی وڵاتەکەشدا ڕەنگە ئەم کاری زمایە ئیتر ئەو توانایی نەبێ بەدەلیلەوەی وەکو میوانەکەمان ئاماژێدا وەکو من ئاماژەم پێداوەیەکە ینی ئەگەر بۆچی خەڵک مەسەلا لە سەردەمیەوەدا تورکیا هەژمونێکی زۆری پیدا کرد بێ ئێستا خەریکەوە بزبط ینی بۆچی خەڵک پەلاماری ئەم هێزەی نەدا کاتێ بەرەو مۆسکۆ زەحفەکە بێت ئەمە جێی پرسیارە ئەو هەموو شارانە 200 کیلۆمەتری دەمێنێت ئەم هێزە بگاتە مۆسکۆ کەواتە ئەمە بۆ خۆی دەلالەتە لە خودی ناوخۆی رووسیاش هەردوو هێزەکە بەلای رووسیەکانەوە وەکو خەڵک مەقبول نییە نەهێزی ڤاگنەر ئەوە نەهێزی وەکو سوپا بۆیە لە مجملدا ئەم نەتیژەیە براوەی ئەمریکا دەبێ و ئۆکرانیەکانیش ڕەنگە وەک عەرەبەڵێ سوعەدا تەنەفوسێک بکەن نەفەسێک بکێشن. بەسکاکتور بۆچی بزان بەس ئەردۆغان بە فەرمی پشتیوانی بۆ پۆتین دەربڕی وەڵامدانەوەی چاکەی بوو کە لە کاتی انتخاباتیشە پۆتین پشتیوانی بۆ ئەردۆغان دەربڕی چی بوو خۆی ئەوە کارەکە چییە ئازیزم یعنی ئەم سەرۆکە نوخبەوەیانە وەشعبەویانە کە ئێستا وەکو بووەتە نەمەتێک نمونەی ترام پێشوو و نمونەی پۆتین و نمونەی ئۆردوغان و ئەو خەریکە ئەبێتە جۆرێک لە سیما لە سیاسەی دەولیدا کە کۆمەڵی وڵات شعبەوێت بەڕێژەی شعبەوێتە زەمامی دەسەڵات و وانە دەبن بڕێەوە و بۆ خۆت دەزانی مەوزوع لە زۆر بواردا ئۆردوگان پەنا دەباتە بەر مۆسکۆ یعنی کاتێک کە فڕۆکەیەکی رووسی تورکیا بەری دەداتەوە دوجار ئەوە ئۆردوگانە دەچێت دادەنیشێ و تەنازڵ دەکا و ئەو هاوکێشەیە کە ئێستا لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە هەیە ئەو خەونەی کە ئۆردوگان دەوێت لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بەبێ پشتگیری رووسیا نایەتە دی چونکە لە بەرامبەردا ئەو پرۆژەیە جۆرێک لە ئەوروپا و جۆرێک لە ئەمریکای قەڵس کردووە واتە ئۆردوغان دەیویست ئەو گەمانە بکە بەڵام دوجار ڕەنگە ئەوەش کۆتایی پێبێت نەتوانێت بێتە دی لە کاتێکە ئەگەر قزەی رووسیا بەلایەکدا بشکێتەوە ئەو دۆخە بە ئوکرانیا بە قازانج ئوکرانیا کۆتایی دەکەم بە کورتی سەباردەوی کاک ڕەمەزان باسی کرد گروپی دەرەوەی حکوومەت چەکدار مەترسیە بۆ سەر هەم وڵاتان ئێستا لە کوردستانی خۆشمان ئەوەی کە گروپی چەکداری دەرەوەی حکوومەت ئەوەی لەناو حکوومەت شەر ینی
بە شێوەیەکی شکڵیەکی گرتووە مەترسی بۆ سەر ئاسایشی لە عێراق لە کوردستان گومان لەوەدا نییە هەموو دەوڵەتێک لەسەر سێ کۆچکە خۆی ڕاگرتووە یەکەم مەقدەری عسکەری دووەم مەقدەری سەربازی سێم ئەو ئایدیایە کە خاوەنددارەتی لێکا و لە ڕێگەی ئێوە ئەوێت بمێنێتەوە یعنی کەواتە مەقدەری عسکەری بۆ خۆی مەقدەری عسکەریش ئەوەیە کە دەوڵەتی مؤسساتی بی باوەڕێەوە یعنی هەمومان باش دەزانین لە سەردەمی ترامپ ئەو ئەزمەیە ڕوویدا و کۆشتی سپی بوو بە وەکو مەهزەرەی لێ هات کە خەڵک چووە نایە و لایەنگرانی ترامپ جمهوریەکان چوونە ناوە هەنی ئەگەر ئەو دەوڵەتە مؤسساتی نەبوایە چی ڕووی دەدا واگەر هێز مؤسساتی نەبوایە لایەنگری تەنیا بۆ دەوڵەت نەبوایە چی ڕووی دەدا بۆیە هەر گرێوێک لەسەر ئەو هێزانەی کە لە دەرەوەی هێزی نیشتمانین چارە نووسی هەر ئەوە دەبێت کە ڕوویدا سپاس دەکەم کاک ڕەمەزان ئەرچەندە کاتم تاوا بۆ بەزبان و نیو خولەکیش بۆ جەناب دوی بێ ئەگەر شتێکت مابێ نیو خولەک کاتم تاوا بۆ سپاس دەکەم gelek spas heqîqet dixwazim malûmatekî dîke bidim ew pirsyarê wê kir derbarê rêkeftinê nehînî navbînê Putin Prigojin bi navbijîwaniyê serokê Belarusya Lukashenka du senaryo hene senaryoyek he ew hêzê Wagner êsta bimîne carê belem beşekî wan li Belarusya bin êsta çekê نوعی کیمیایی اتمی یاد درنا دبیجن بشک تعویل بلاروسیا کرن لوی هزا واگنر خوب هز بکه لمل بلاروسی و بچه بو کییو یعنی لمل بلاروسیا مینسک او حدودا دکبه و بزنم حدودک بشک لیتویا نزدیک کییو پایتخت اوکراینا یعنی یکک لوای و او رکبتن نهینی انتمالک ها اوابه او هز واگنر خل بلاروسیا خو برخستن بکه لوی و ایریش بو کییو بکن سپاس دکم و هر وال نافخوایی والات پوتین وزیر بروانی شویگو و جگیری وزیر بروانی گراسیموف بگوره جبر کو ارتش روسیا نکار بو کییو بگره ضعیف بو پوتین وازانی زود دگره پوتین حرکت کی پاقجی چاکسازی کی جدی به توندی زور کس لاد به ارتش روسیا یعنی عسکر روسیا برخستن دکه اما یکک ل سناریو کانه سناریو دویم جی اوایه سناریو دویم جی اوایه پریگو او رکفتنی کنهینی حاکیت چیکرن دا یعنی پریگوژین ل بلاروسیا گریدای ارتش بلاروسیا لوی خو برخستن بکه واگنر بشک ل برگری سیستم بلاروسیا سیستم دولت روسیا اگر واگنر بمینه سمای خودش که یعنی او دو سناریو ها بلا من پیم وایه شرکی گرمو گر لمانگی دهاتو لروجان دهاتو دا لپیشمه شرکی گوره و یک آلی کر وی ببد چمکی ناتو اما وی به جدیتر امجارا لگل روسیا وی شر خو بکه برگی اوکراینا سپاس دکم کاک رمضان سپاس بۆ کاک ڕەمەزان کەریم سەرۆکی کۆمەڵی کوردانی وڵاتانی یەکێتی سۆڤێتی پێشوو لە هەولێرەوە هەروەها دکتۆر لوقمان حەکیم پسپۆڕی زانستە سیاسیەکان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ